سرچاوی مهاتن ونقل كي بخير وسلامت هاتن دلي واجي وكي متيشه وبهترجي وصجاري بخير وسلامت هاتن دشر داوود ادنا برا پێشمەرگە ڕۆژاوای کوردستانی و چەتەین تودڕەوەیە داعشێ لە مەحوەرێ کەسکێ پێنج پێشمەرگە هاتن بریندارکردن بە چەند برینێ سڤک بتەنێ پێشمەرگە عامر عەبدوڕەحمان عومەر بریناوی گران بوو و پیشی علاجکردناوی لە خستەیەن دهۆکەی عامر بەر بسلامەتیە بەدچێ و ئەوژی خستی هات دەرخستن بۆ مالاوی لە کامپا فایدێ و vê mebestê rêxistina Partiya Demokratîk Kurdistan Sûriya li Qêfaydê digel serkirdayetiya leşkerên roj seredana vê qehremanî kirin û doza saxî û selametiye jêre kirin و hat pêşwazî kirin ji aliyê malbata pêşmerga Amir Abdurrahman. مەبەستاما وەکو ڕێخستنا دهۆک کۆمەکەژ کەچ و خۆرتا ژە هەواڵێ ڕێخستنی مە کۆمکردن و ئەم ئیرۆ هەر نەسەرەدانا وی پێشمەرگێن قەهرەمان وەکە هاتە ناسین و وی پێشمەرگی دکەسکێدا بە هەواڵ و هۆگرێ خۆی پێشمەرگەرە داستان لێ دەرخستن مەژی دیت پێویستە و ئەم کاربن سەرەدانا وی لە هەنگی بکن هەنێک ژمۆرالی وی بلند بکن ji ber ku pêşmerga weko Cenab-ı Serok Mesud Barzanî gotî pilahερî bilind e. Ev seredan cihê dilxweşiya malbata pêşmerga Amir Abdurrahman Umer bû û her wiha serkirdayetiya leşkerên roj. Ez wekû efserekî serkirdayê leşkerê roj berê her tiştî em spasiya Partiya Demokratîk Kurdistan Sûriya li Qêfaydê dikin ji bo yekî ev serdana wa ji bo pêşmergê me birîndar Amir hatî kirin. وەکو تێزانین سەردانەوە جەمە gelekî buhaya qîmete wekû alîkarîkî madî jî teslîmê malbata wî kirin gavekî gelekî pîroz em dixwazin berdewam be vî şiklî bi rastî qehremanên me dişerê li hember terorîstên Daeş de destan dana çêkirin bi bîr û bawerîkî xurt û îradekî xurt çûne serwana birîndarê me ne zarokê me ne birayê me ne. Rêxistina Partiya Demokratîk Kurdistan Sûriya dibînê gofara li ser milê wê piştevaniya pêşmergên xwe bike. وەک هەواڵێ ڕێکخستنە فایدێ لە قیفایدێ پارتی دموکراتی کوردستانی سووریا ئەم ئامادەنە گۆ ئەم هەردەمی ئەم چ ئالیکاریە پێشکەشی وا پێشمەرگێ بریندار بکەن ئەو پێشمەرگێ گۆ خوی ناخوا دەبەر کوردستانە دەڵالدا دڕژێرن ئەو بەراڤانیاوە بڕاستی جێ سەرفرازیە جەمە وەک هەواڵێ پارتی دموکراتی کوردستانی سووریا تایبەت ئەو شەڕی دوماهیکێ شەڕی کەسکێ دەماچی بۆ جەنابێ سەرۆک مەسعود بارزانی بروسکە کە پیرۆزباهیە داوا پێشمەرگە ئەو قەهرەمانیا گوکرین بەرامبەری ئەو هجووما داعش یا قڕێش. پێشمەرگە و gelê Kurd di rohindillaşekî de lewra ticawazî di navbera wan de wê nebê û her yek bidirabê bi erkê xwe derbarê beravaniya xaka Kurdistanê. Ji Kampa Faydê Cemîl Osê Ark.